سڵاوتان لەبێ ئەزیزانم، دووبارە لە سمارت ترێدەرەوە گەڕاینەوە لاتان. شیکاری بۆ هەفتەی یەکەمی مانگی دوی ساڵی 2024 دەکەین. سەبارەت بە زێر ئەگەر بە خێرایی باسێک لە ئەو دوو ناوچەی کە لە شیکاری هەفتی ڕابردوو دیاریمان کرده بوو باس بکەین. ئێمە وتمان کە زۆنی 2010 بۆ 2002 زۆنێکی پاڵپشتی بەهێزە، چاوەڕێشکاندنی زۆنەکە دەبین، پاشان بە فرۆشتن دەتوانین سوود لەم سیناریۆی دابەزینە وەربگرین کە وتمان لە دوای شکاندنی زۆنەکە تارگێتی یەکەمی دابەزین 1985 دەبێت، هەروەها تارگێتی دووەمی دابەزین 1960 دەبێت. بەڵام بینیمان هەر لەگەڵ کرانەوەی بازار و سەرەتای هەفتە ڕاستەوخۆ ئاڵتون دەستی کرد بە بەرزبنەوە کە ئەمەش بە هۆکاری ئەم گرژی و ئاڵۆزیانی کە بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بوون، بە تایبەتی ئەوانی کە لە نێوان ئەمریکا و ئێران دروست بووە، پاڵنەرێکی زۆر باش بوو بۆ ئەم بەرزبنەوەی ئاڵتون کە ڕەنگە بۆ ئەم هەفتەیەش دیسان کاریگەری ئەم لێدوان و بەرپەرزداناوانە لەسەر جوڵەکانی ئاڵتون هەبێت. بەڵام لە ڕووی تەکنیکیەوە ئێمە ئەو زۆنێک کە دیاریمان کردوتمان ئەم زۆنە زۆنی سەرەوە 2040 بۆ 2064 زۆنێکی بەهێزە، ئەگەر بشکێت بەرەوسەرەوە دەبێت بە تەواوەتی حەزەر وەربگرین و زیاتر چاومان لە داخەڵبوون بە دەرفەتەکانی کڕین بێت. بەڵام بینیمان کە زۆنەکە نەشکاوە تا ئێستا، نرخ چەند زیاتر لە 2 ڕۆژ لەم زۆنە بەرزونزمی کردو و تیدا ماوەتەوە. سیناریۆی ئەم هەفتەیە بۆ زێر پێم وایە کە جارێکی تر نرخ بچێتەوە زۆنەکە، واتە زۆنی 2040 بۆ 64. لێرەوە دەرفەتێکی باش و گونجاوی فرۆشتن دروست کات بۆمان بە ئامانجی گەڕانەوە بۆ زۆنی خوارەوە، چونکە قورس نییە ئاڵتون بگەڕێتەوە بۆ زۆنی خوارەوە، تا زۆنی 2010 بۆ 2002. پێم وایە بە ئاسانی بتوانێت بێتەوە ئەم ناوچەیە، بەمەرجێک ئەگەر هەواڵێکی کتوپڕ یاخود تێکچوونی پاری ئەمنی وڵاتێک نەبێتە هۆکاری دیسان بەرزبنەوەیەکی زیاتر، ئەم سیناریۆیە وەکو تەکنیک تەواو بکات بە ئاسانی دەتوانێت بگەڕێتەوە 2010. بۆیە ئەم زۆنەی سەرەوە زۆر زۆر گرنگە بۆ ئەم هەفتەی بازار، دەبێت ئێمە چاومان لەسەری بێت، هەم بۆ شکاندن بەرە سەرەوە، هەم بۆ دروستبوونی دەرفەتێکی داخڵبوون بە فرۆشتن بەرەو خوارەوە. چونکە ئەگەر زۆنەکە بشکێت بەرەو سەرەوەتە 2064 بە کاندڵی دەیلی بشکێت، من پێم وایە ڕاستەوخۆ دەتوانێت تا 2080 بەردەوام بێت لە بەرزبوون، واتە لە دوای شکاندنی 64 بە ئاسانی دەتوانێت بچێتەوە 81. بۆیە چاوەڕێ دەبین کە نرخ بێتەوە ئەم زۆنە و پاشان بڕیارێکی دروست بدەین بۆ مامەڵەکردن. سەبارەت بە زۆنی خوارەوە ئەم سیناریۆی هەروەکو خۆی دەهێڵینەوە، هەر کاتێک ئاڵتون ئەم زۆنە بشکێنێت، واتە ئەمە سیناریۆیەکی دوورمەودایە، نازانین کەی نرخ دەتوانێت ئەم بێتە ئەم زۆنە و بیشکێنێت بەرە خوارەوە. بەڵام هەر کاتێک بیشکێنێت، سیناریۆ گەشتن بە 985 ڕاستەوخۆ چالاک دەبێت، واتە لە دوای داخستنەوەی کاندڵێکی دەیلی لە خوار ئاستی 2002 ڕێخۆشکەر دەبێت بۆ گەشتن بە ئاستی 1985 کە تارگێتی یەکەمی دابەزینە. سەبارەت بە نازداک کە ئەویش بە هەمان شێوە بینیمان بەرزبنێکی کرد، ئەگەر ئێمە ئەپدەیتێکی ئەو زۆنە بکەین کە لە شیکاری هەفتەکانی ڕابردوو باسمان کرد، وتمان لەم زۆنەوە نازداک دەتوانێت دابەزین کات وە خۆی بگەنێتەوە بە ئاستی 16857. بینیمان کە دابەزینێکی باشی تۆمار کرد، بەڵام نەگەشتە تارگێت، دیسان نرخ چۆتەوە زۆنەکە. ئەم پاتێرنەی کە لێرە دروست بووە ئێستا حکم دەکات لەسەر ئاڕاستی جوڵەکانی نازداک، وە من پێم وایە کە ئێستا لە هەوڵدا زۆنەکە بشکێنێت بەرەوسەرەوە. بۆیە ئەم زۆنە زۆر گرنگی پێ نادەین بۆ ئەم هەفتەی مامەڵەکردن. ئەگەر دەرفەتی داخڵبوونیش دروست کات بە فرۆشتن، ڕەنگە ڕیسکی مامەڵەکە زۆر زۆر بەرز بێت. بۆیە بەڕای من باشتر وایە چاوەڕێی شکاندنی زۆنەکە بین بە تەواوەتی بە کاندڵی دەیلی، پاشان چاوەڕێ بین نرخ بگاتە ئەم ترێندە یاخود بگاتە زۆنی دووەم کە بە هەمان شێوە لە شیکاری پێشووترا باسمان کرده بوو، زۆنی 18500 بۆ 18800، ئەو جا دەست بکەین بە مامەڵەی فرۆشتن. من پێم وایە لێرەوە ئەگەر نرخ بچێتە ئەم زۆنە، فرۆشتنی دوورمەوەدا بەبێ بەکارهێنانی ستۆپلوس بۆ ئەو بازرگانانی کە سەرمایەکی گەورەیان هەیە و کێشەی بەرزبنەوەی زیاتریان نییە،
لەم ناوچەیە گونجاوە بۆ ئەو بڕیارە کە بتوانن لەسەر عقدی سپۆت واتەوەی کە بەسەر ناچێت مامەڵەی فرۆشتن لە نازداک بکەن لەم مەنتیقەیەوە بۆ دوورمەودا. یعنی لەم زۆنەوە پێم وایە کە بتوانێت بێتەوە بۆم تارگێتش. بەڵام جارە دیار نییە کە نرخ دەچێتە زۆنەکە یاخود لەگەڵ تەچکردنی ئەم ترێندە ڕاستەخۆ سیناریۆکی دابەزین چالاک دەکات، چونکەم ترێندە زۆر بەهێزە بەڕاستی ڕەنگە سیناریۆکی بەهێزی دابەزین بۆم هەفتەیە چالاک بکات. بۆیە بەڕێزان نازداک هێشتا زووە بۆ فرۆشتن لەگەڵەوەی ئێستا لە زۆنێکی باشدایە بۆ دابەزین. چەند جارێکم زۆنە دابەزینی پێکردووە، بەڵام کە نرخ دیسان نزیک بۆ تۆ لە ئاستی سەروی زۆنەکە ئەمە ئاماژەیە بۆەوەی کە لە هەوڵدا بیشکێنێت، بۆیە فرۆشتن ناکەین و چاوەڕێی یەکلایی بوونەوەی جوڵەی بازار دەبین لەم منتیقەیە کە ئەویش لە ئەم هەفتەیەدا ئەپدێتی دەکەین و لە گروپەکان بڵاوی دەکەینەوە. سەبارەت بە داو جۆنس کە ئەویش دەبینین زۆر بە خێرایی بە گەورەی بەرزبوونی کردووە. داو جۆنسیش دوو زۆنی لە پێشە. زۆنی ئەم هەفتەیە 39,234 دەست پێ دەکات بۆ 40,000. ئەمە چاوەڕێ دەبین بێتە ئەم زۆنە. پاشان لێرەوە ئەگەر سیناریۆیەکی وازەح دروست بێت بۆ فرۆشتن دەتوانین سوود لە مامەڵەی فرۆشتن وەربگرین. تارگێتەکانیش فراوانن. تارگێت یەکەمی گەڕانەوە 36,970 دەبێت لەم زۆنەوە. ئەگەر ئەم زۆنە بشکێت بەرەوسەرەوە، چونکە ئەگەری شکاندنی ئەم زۆنەشەیە، زۆنی دواتری نازداک لە 42,149 دەست پێ دەکات بۆ 43,146. ئەگەر داو جۆنس بێتە ئەم زۆنە بەبێ ترس و دوودڵی بەبێ بەکارهێنانی ستۆبلوس دەتوانن لەم زۆنە فرۆشتن بکەن. بەڵام تکای ئاگدار بن، ئەمە ئامۆژگاریەک نییە بۆ هەموو بازرگانەکان. باز لەوانە دەکەین کە سەرمایەشی گەورەیان هەیە بە پەیڕەوکردنی یاساکانی ڕێسک مەنیجمنت و بە قەبارەیەکی گونجاو داخڵ دەبن، کێشەی کەمێک بەرزبوونەوەی زیاتر یاخود فلاشێکی کتوپڕ نییە کە ئەگەر داخلیش بن لێرە. وە لە بیرتان بێت هەر مامەڵەیەکی دوورمەوداواتە هەر مامەڵێک کە بەبێ ستۆبلوس دەیکەن لە پشکەکان بە تایبەتی داو جۆنس و نازداک دەبێت عقدی سپۆت بێ، واتە ئەو بڕۆکەری کە ئیشی تێداکەن عقدی سپۆتی هەبێ بۆ ئەوەی کە بتوانن مامەڵەی دوورمەودای تێدا ئەنجام بدەن بەبێ بەکارهێنانی ستۆبلوس. بۆیە ئەگەر داو جۆنس گەیشتە ئەم زۆنە بەبێ ترس و دوودڵی دەتوانن فرۆشتن بکەن. فرۆشتنێکی دوورمەودا تارگێتی گەڕانەوەش 35,708 دەبێت لەم زۆنە. بەڵام ئەم هەفتەیە وە گوتمان زۆنێکی تر لە پێشێتی کە نازانین دەشکێت بەرەوسەر یاخود لێرەوە سیناریۆ دابەزین چالاک دەکات، ئەو کاتە ئەپدێتی سیناریۆکە دەکەینەوە. شیکاری خوێندنەوەکان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون. داو جۆنس، نازداک، هەروەها ئاڵتۆن. هەر کام لە ئەم شیکاریانە بە تایبەتی نازداک و داو جۆنس کاتێکە لە هەوڵی گۆڕینی سیناریۆدا یاخود پێویستی بە ئەپدێتی ناوچە و جۆری سیناریۆکەی هەیە، بێگومان لە گروپی سمارت ترێدەر گۆڵد لە تەلیگرام بڵاوی دەکەینەوە. هیوادارم هەموو لایەک بتوانن سود و قازانج لە ڕێنمایی لە شیکارەکانی هەفتانە وەربگرن و بیکەنە مای سود و قازانج بۆ خۆتان. هەر بمێنن بەخێر. وەسەلام عەلەیکوم.